الحمد لله رب العالمين. يا رب اجعل جمعنا هذا مرحوما، واجعل تفرقنا من بعده معصوما، ولا تدع فينا شقيا ولا محروما. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، هو الواحد وهو على كل شيء قدير. إنه إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. لما حملت مريم البتول بابنها عيسى ورآها ابن عمها يوسف النجار، ورأى ولدها تحمله على كتفها، فقال لها يا مريم إن في النفس شيئا، بلسان رفيع، بلسان الأدب الرفيع. الرجل يريد أن يقول كلاما بالتلميح ما يغني عن الصريح، ويريد أن يتحدث بالإشارة وفيها ما يغني عن العبارة. إن في النفس شيئا. فقالت له مريم وما هو يا يوسف؟ قال لها يا مريم أينبت الزرع بغير ماء؟ فقالت لها مريم يا يوسف من الذي خلق الزرع؟ قال لها الله. ومن الذي خلق الماء؟ قال الله. قالت له يا يوسف الذي خلق الزرع والماء قادر على أن يخلق الزرع بغير ماء. انقسم الناس حول المسيح إلى أربعة أقسام. أما المذاهب المادية الإلحادية فقد أنكرت وجحدت شيئا في الكون اسمه المسيح. إنها أنكرت حتى وجود الله سبحانه وتعالى. لذلك أول كلمة قالها ماركس ولينين وستالين: لا إله والحياة مادة. أما اليهودية الحاقدة الحاسدة الغاضبة إنهم رموا أم عيسى بالزنا. تقول اليهودية عيسى ولد الزنا والعياذ بالله. وأما النصارى فإنهم قالوا إنه ابن الله معاذ الله. وجاء الإسلام من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين. ماذا يقول الإسلام عن المسيح؟ يقول الإسلام ما المسيح إلا رسول قد خلت من قبله الرسل وأمه صديقة. حلت المشكلة بكلمتين اثنتين. أما المسيحية تارة تقول المسيح هو الله، وتارة تقول هو ابن الله، وتارة تقول أحد الإله الثلاث. عجبا للمسيح بين النصارى حيث قالوا إن الإله أبوه، ثم قالوا إن ابن الإله إله، ثم قاموا بجهلهم عبدوه، ثم جاءوا بشيء أعجب من هذا حيث قالوا إنهم صلبوه. ليت شعري وليتني كنت أدري ساعة الصلب أين كان أبوه. عجبا للمسيح بين النصارى إلى أي إله نصبوه. أسلموه إلى اليهود وقالوا إنهم بعد قتله صلبوه. فإن كان راضيا بأذاهم فاحمدوهم لأنهم عذبوه، وإن كان ساخطا فاتركوه لأنهم غلبوه. ونشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا محمد رسول الله. يقول الحبيب المصطفى صلى الله عليه وسلم: ليوشكن أن ينزل فيكم ابن مريم حكما مقسطا
فيكسر الصليب ويقتل الخنزير ويضع الجزية ويفيض المال حتى لا يقبله أحد، حتى تكون السجدة الواحدة خير من الدنيا وما فيها. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. خۆشەویستان هەر لە باسی یادی مەسیح و سەری ساڵی میلادی دێینە سەر بەشی دووەم. لەو تاری ڕابردوو باسی ئەوەمان کرد عیسا عەلەیهی سەڵات وەسەلام تەنها 3 ساڵ پێغەمبەرایەتی کرد. ئیتر جوولەکەکان بە هاوکاری ڕۆمەکان کەوتنە پیلان و موئامەرە و خۆتە بۆ لە ناوبردنی مەسیح، چونکە گوتیان سەبەبی نەهێشتنی دینی یەهودیەتە. لە ڕێی حەسەد و حقد و غەضەبەوە ئەنواع بوختانیان بۆ هەڵبەست، وبكفرهم وقولهم على مريم بهتانا عظيما. زۆریان وت لەبارەی مەریەمە و کوڕەکەی عیسا. جا عیسا عەلەیهی سەڵات وەسەلام 12 قوتابی تایبەتی خۆی هەبوو، پێیان ئەوترا حەواری. ئەمانە هەمیشە لەگەڵ یابوون، بەڵام یەکێک لە ناو قوتابیەکان کە خۆی منافق بوو، باوەڕی نەبوو، هەر چاوساغی جوولەکەکان و ڕۆمەکان بوو. فلما أحس عيسى منهم الكفر، جا عيسى هەستی کرد کە یەکێ لەوانە کافر بووە، باوەڕی بەخوانیە. ئەو شەوەی کە عیسا لە ژووری تایبەتی خۆیان نووسە بوو، ئەو منافقە کە بە یەهودا ناوی هاتووە هەستا چاوڕۆنی کرد، ڕێنیشاندەر بوو بۆ ڕۆمەکان بۆ ئەوەی عیسا بکوژن. چوە ئەو ژوورەی بە پێشیان کەوت، عیسا لەم ژوورەیە، بەڵام دەست بەجێ خوای پەروەردیگار عیسای بەرز کردەوە لە کولینگێک کە لە دیوارەکەیە هەبوو. پێشتر وەکو ئێستا پەنجەرە لە نەوی نەبوون شیشی لێ بدرێ، بۆی پەنجەرەکان خەڵک دێنێتە ژوورە، کولینجان لە بن سەقفەوە کرد. خوای پەروەردیگار لێرەوە عیسای بەرز کردەوە. بەوەش بەڵکو ڕەنگ و ڕوخساری یەهودای گۆڕی چوە سەر شێوەی عیسا، کە ئەوان چوونە ژوورە گوتان ئەوەی عیسا. هەرچەند هاواری کرد من عیسانیم، ئیتر وتیان ئەگەر تۆ عیسانی ئەی عیسا چی بەسەر هات؟ جاوتی ئەگەر من عیسام ئەی یەهودا چی بەسەر هات؟ کەوتنە شک و گومان، إلا اتباع الظن، کەوتنە گومان. بەڵام وتیان بۆ ئەوەی بزانن پاداشتەکە لە قەیسەر و لەمانەوە بگرینەوە لە ڕۆمەکان بە هەر بڵێن کوشتمان. ئیتر ئەو یەهودایان کوشت و دواتر لە خاچیاندا هەڵیان واسی. ئەوێ وەکو خوای گەورە ئەفەرمێ وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله والله خەیر الماکرین. ئەوان پلان دائنێن، خوای گەورەش ڕەتیان ئەداتەوە. خوای گەورە باشتر ئەزانێت چۆن وەڵامی ئەداتەوە. یان عەرەب ئەڵێن من حفر حفرة لأخيه وقع فيها، ئەوەی بیر و چاڵ بۆ براکەی خۆی هەڵکەنێت بۆ ئەوی تێبکەوی خۆی تێ ئەکەویت، مادەم لەگەڵ یاخیات. جا خوای گەورە عیسای بەرز کردەوە، بەڵام لێرە ئیشکالیەکە لێرە دروست ئەبێت. خەڵکێک کە بە عەقلی سنوورداری خۆی بیر ئەکاتەوە باوەڕ ناکا ئەم مرۆڤە چۆن بەرز بوویەوە بۆ ئاسمان. بۆیە تەویل بۆ ئایەتەکە ئەڵێ مەبەست ئەوەیە بەر رەفعه الله ئیلەیهی کە خوا فەرمێ بۆ لای خۆی بەرز کردەوە، یعنی ڕوحی بەرز کردەوە بۆ لای خۆی، وەفات کوشتیان و ئەو ڕوحەکەی بەرز کردەوە. جاگەر وا بێ فەرقی چییە لەگەڵ ئێمە؟ خۆی ئێمەش هەموو بەپێی حەدیث پێغەمبەرەوە ئیمانداری ڕوحەکەی بەرزە بێتەوە بۆ لای خوای پەروەردیگار. ئاەتی قورئان سەریحە، خوا بەرزی کرد بەر رەفعه الله ئیلەیه وکان الله عەزیزا حەکیما. ئەوەی خودا بناسێت، دەسەڵات و عەظەمەتی خوای پەروەردیگار بناسێت، هیچ گومانی لەوە نییە. ئێستا ئەگەر بڵێن مناڵێکی شیرەخۆرە تەمەن چەند مانگێک هێشتان دانانیشی بڵێن خۆی بە قادرمەکانە سەرکەوت و بینایەک کە چەندین تابق بوو هەر هەموو ئێستا لە قاتی سەرەوەیە، حەقی خۆتە باوەڕ نەکەی. ئاخر مناڵ ئەم توانایی نییە، شتێکی غێرە معقولە. بەڵام ئەگەر بڵێن دایکی مناڵەکەی لە باوەش گرتووە بردیە لەسەر چوویتە تابقی سەرەوە، هیچ گومانت نامێنێت، چونکە هەڵی دایک ئەم توانایی هەیە و هەڵی گرتووە و گەیشتووە بە شوێنی خۆی. دەی خوای جەلە جەلالوه نافەرمێ عیسا خۆی بەرز بوویەوە چووە ئاسمانەکان، بەر رەفعه الله ئیلەیه، خوا خۆی بەرزی کردەوە. جا خوای گەورە بە توانایە، توانای خوای پەروەردیگار بێسنوورە،
تۆ سەیر کە ئەم مرۆڤە بێدەسەڵات و بەو عیلم و زانستەکەمەی شتی زۆر سەیر ئەکا مەگەر بە چاومان نەمان بینی باە باوەڕمان ناکرد. هەر یەک لە کۆمپانیاکانی گوگل، یوتیوب، فەیسبوک و ئەوانەی تر ڕۆژانە هەزاران ڤیدیۆ تویت مەسیج لە کۆمپانیاکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەحب ئەکەنەوە و ڕەشی ئەکەنەوە، چونکە لە توانایدایە. تۆ ڤیدیۆیەک شەیر کە لە فەیسبوکت یا هەر وێن هەر شتێک پۆستی بکە، ئەگەر شەکوای لەسەر بیت، گومانی لەسەر بی، یان بە قسەی خۆیان عونف و توند و تیژی بڵاوەکاتەوە، بێ ئەوەی تۆ ئاگادار بی ڤیدیۆکە لە ناو فەیسبوکت نەماوە، ئەو لە لای خۆیەوە سەحبی کردیتەوە و ڕەشی کردوتەوە. چۆن توانی؟ ئەڵێ ئاخر لەژێر کۆنترۆلی خۆیدایە، دەی ئەم زەویە ئەم بوونەوەرە لە بەردەستی خوای پەروەردیگار وەکو ئەم کۆمپانیانەش نییە. هەر ئیذا ئەرادە شەیئەن یەقول لەو کون فەیەکون، یەکسەر بەس ئیرادە بکات، پێویست بە هیچ ناکات. زۆر ئاساییە خوای پەروەردگار یەکێک لە بەندەکانی خۆی سەحب بکاتەوە، ئینتیقال بکات لە هەسارەیەکەوە بۆ هەسارەیەکی تر. چۆن تۆ دەتوانی وێنەیەک ڤیدیۆیەک لە فایلێکەوە نەقلەکەی بۆ فایلێک، لە تۆڕێکەوە بۆ شوێنێکی تر، هەر زۆر بە ئاسانیش نەقل دەبێت. کەواتە خوای پەروەردگار لە توانایدای بەرزی ئەکاتەوە بۆ ئەو شوێنێک کە حەزی لێ بیت. ئەمە گومان، ئەوەی خوا بناسی ئەم گومانەی بۆ دروست ناوێت، چونکە بیر لە دەسەڵاتی خوای پەروەردگار ئەکاتەوە. لە پاشان ئەمە حەکایەتێک نییە، خوڕافیاتێک نییە لەولا لە هەندێک کتوبەکانەوە باوەڕکردنی باوەڕ، ئەمە ئاەتی قورئانە، چەندین فەرموودەی پێغەمبەری خوای لەسەر صلی الله علیه وسلم. بەڵام کە بەرز بوویەوە بۆکوێ چوو؟ ئاخر ئەمە 2000 ساڵە ئیسا بەرز بۆتەوە، چۆن پیر نەبوو، چۆن نەمرد، بۆ ئێمە تەمەنمان لە 100 ساڵ تێناپەڕێت. ئەمە دیسا پرسیارێکی ترە. بۆ وەڵامی ئەم پرسیارەش ئەڵێن ئەبێ ئەم حەقیقەتە بزانین، مەسئلەی تەمەن، مەسئلەی کات، مەسئلەی کاتژمێر و مانگ و ڕۆژ و ساڵ لە هەسارەیەکەوە بۆ هەسارەیەکی تر جیاوازە، لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە. ئەمەی لەسەر ئەرزا دانراوە تەمەنمان، ساڵ و مانگ و کاتمان بەهۆی قیاسی دەورانی ڕۆژ زەوی بە دەوری خۆیان بە دەوری خۆر و ئەمانە مەجموعەی شەمسیەمانە کە تەئسیریان هەیە، ئەم ساڵ و ڕۆژ و مانگە دانراون، تەمەنیش لەسەر ئەو ئەساسە، لەوانەیە لە هەسارەیەکی تر جیاواز بیت. ئەو زۆرێ لە هەسارەکان دۆزراینەوە ڕۆژ و مانگ و ساڵیان لەگەڵ ئیمە جیاوازە بەپێی نوێترین زانیاری کە هەسارەیە دۆزرایتەوە یەک کاتژمێر لەسەر ئەم هەسارەیە بەقەد 104 ساڵی گۆی زەویە، یەک مانگ لەسەر ئەم هەسارەیە بەقەد 75,000 ساڵی دنیاە، یەک ساڵ لەسەر ئەم هەسارەیە بەقەد 900,000 ساڵی دنیاە. یعنی ئەگەر بۆتان ڕۆنتر بکەمەوە، کەسێ بتوانی لە ڕێی سارۆخێکەوە بگاتە سەر ئەم هەسارەیە، دوو کاتژمێر لەوێ بیت لەسەر ئەو هەسارەیە کە دێتەوە، نەوەی نەوەکانیشمان نەماوە لە لای ئەو دوو کاتژمێر، بەڵام لێرە 200 ساڵ تێپەڕیوە، چونکە هەر سعاتێکی بەقەد 104 ساڵ. ئەوەیە کە خوای گەورە ئەفەرمی ئین یەوما عند ربک کەئەلف سەنەة مما تعودون، یەک ساڵ یەک ڕۆژ لای خوای پەروەردگار 1000 ساڵی ئێمە کە ئێمە ئەیژمێرین. في يوم كان مقداره 50,000 سنة، لە شوێنێکی تر تا قیامەتە یەک ڕۆژ لەوێندەر واسەکە ڕۆژێکە بەڵام 50,000 ساڵی دنیای خایاندووە کە تۆ هەست پێ نەکرد. کەواتە لە هەسارەیەکە و بۆ هەسارەیەکی تر کات جیاوازە. ئەگونجێ خوای گەورە عیسای نەقل کردبێ بۆ سەر هەسارەیەکی تر، لە لای ئەو ئێمە لای ئێمە 2000 ساڵە، لای ئەو لەوانەیە دوو کاتژمێر بی هەستیش پێ نەکە. قدرەتی خوای پەروەردگار بێسنوورە. ئەوەی لە لای ئێمە مەحالە، لای خوای پەروەردگار بەتاڵە. قەت بیلۆ نەکەنەوە چۆن ئەو شتا ئەبێت و بە عەقڵی خۆتان، مادام نەسی سەریحی لەسەرەی تر مەجالی مناقەشەی نەماوە. هەر زانستی فیزیایی ئەڵێ، نەڤەریەی ئەنیشتاین ئەڵێ هەتاکو سورعەت زیاتر بێ کات کەمتر ئەبێت، کات ئەنوشتێتەوە ئیتر نامینێت. تیشکی خۆر لە یەک چرکەدا 300,000 کیلۆمەتر ئەبڕێ، ئیتر زانستمانە نیە ئەگەر شتێکە بی لەوە زیاتر سورعەتی زیاتر بێت، تر ئەو کاتی کات حیسابی بۆ ناکرێت.
بۆیەش ڕابردوو داهاتوو ئێستا و مستەقبەل و ئەمانە لە لای ئێمە قیاسیان بۆ کە لای خوای پەروەردگار ئەم حیساباتە نییە. ئێستا ئەگەر نمونەیەک بینینەوە، نمونەیەکی عەقلی لەم دەرگایە سەیری دەرەوە بکەیت، تۆ دەرەوەت لێ دیار نییە، سێ کەس دەهێن، یەکێکیان دێتە بەر دەرگا، ئەوە هات و دواتر تێ ئەپەڕی، ئەمە ڕۆی بوو بە ڕابردوو، لە پێش چاوت ون بوو، ئەمە کاتی ڕابردوو، ئەوانەی هاتن و ڕۆیشت. یەکێکی تر دێ لە بەرامبەر دەرگا وەستاوە، ئەوە حال ئێستایە، تۆ لەبەر چاوتە. یەکێکی تر هێشتا لەو لایە نەهاتووە، تۆ هێشتا ئەوت نەدی، بەس لە دەرگا شتەکان ئەبینی، سەیری ئەەکەی ئەڵێ هێشتا ئەوەی داهاتوو هێشتا نەهاتووە، چونکە تۆ نەدیتە، نەگەیشتە بەرامبەر دەرگا. بەڵام کەسێک لە سەربانەوە تەماشا بکە، نەداهاتووە و نەڕابردوو هەرسێکی لێ دیارن، چونکە ئەو لەسەرەوە ئەیان بینیت. لە لای تۆ بوو بە ڕابردوو ئێستا و داهاتوو، لە لای ئەو هەرسێکیان دیارن، هەرسێکیان حال. دەی زەمەنی ڕابردوو، زەمەنی ئێستا، زەمەنی داهاتووش هەتا قیامەت لای خوای پەروەردگار دیارە، لە لای ئێمە هێشتا ڕووی نەدا و لای خوای پەروەردگار هەمووی واضح. ئەوەیە کە زۆر کەس لە قەزا و قەدەریشا تێناگات لەبەر ئەو ئەساسەیە، ئەوەی هێشتا ئێمە نەمانزانیوە چیمان بەسەر دێ و بەرەو کوێ ئەچین، لای خوای پەروەردگار ڕۆنە. یعنی تۆ ئەگەر لەسەر چیایەکە سەیری شەقامێک بکەی، شەمەندەفەرێک دێت، ئەو شەمەندەفەرە پێشە خۆی لێ دیار نیە، نازانین زادێ سیکێ و دەهێت، بەڵام تۆ ئەبینی کەندێک سیکەکە تێکچوو، دەزانی ئەوە لەو سورعەتەی دێت و ئەکەوێتە خوارەوە، ئەوە لای تۆ معلومە چونکە لێ دیارە، بەڵام ئەو هێشتا نەهاتە و نازان. هەموو ئەو کاتەی داهاتووش ئێمە چۆن ئەمرین بەچی ئەکوژێن و چیمان بەسەردێ، لای خوای پەروەردگار ئاوها دیارە. لەسەر ئەو عیلمەش نووسراوە، نەک نووسراوی ئەبێ ئاوات لێبێ، خوا ئەیزانی ئاوا ئەکەی بەرەو ئەو شوێنە ئەڕۆی، دڵت بەو زۆرە ئەڕوات، بۆیە خوای پەروەردگار لەسەری نووسیوی. یعنی نووسیتی ئەزانی وای لێ دێ، نەک نووسیبی دەبی وات لێبێت، چونکە ئەگەر لەسەرمان بنووسی چێ بکوژین و بە چۆن بیر ئەکەینەوە، لەسەرمان بنووسی دەبی ئەو گوناها بکەین، ئیتر بۆچی گوناهبار ئەبین؟ بەڵام خوای پەروەردگار تۆی مخەیەر کردیە، بەڵام ئەزانی بەرەو چێ ئەچیت و دڵیشت چۆن ئەگۆڕێت و بەرەو چێ ئەچیت و چ فکرێت دێتە ناو دڵی و چێ ئەکوژی و چی ئەکەی، هەموو ئەمانە لەسەر ئەو ئەساسە خوای پەروەردگار نووسیوێتی. جا بە هەر حاڵ ئەمە بەنسبەت عیسا عەلەیهی سەڵات وەسەلام شتێک مادەم باوەڕمان بە خوای پەروەردگار گومانمان نییە کە خوای گەورە خۆی توانادارە و بەرەو ئەو شوێنەی بەرزی کردوتەوە. بەڵام ئەوەی جێگەی پرسیارێکی تر ئەوەیە جارێکی تر دێتەوە سەر زەوی. ئەو ڕۆژەی کە خوای گەورە حەزی لێبی بەپێی چەندین حەدیث دێتەوە سەر ئەرزە، پرسیارکەوی بۆچی دێتەوە سەر زەوی؟ لە وەڵامە ئەڵێن یەکەم دێتەوە بۆ ئەوەی بمری، خوای پەروەردگار ئەفەرمێ كل نفس ذائقة الموت، ئەبێ هەموو نەفسێک بمرێت، پێغەمبەرانیش. بەڵام بۆچی لەوێ دەمری؟ خوای گەورە ئەمری کردووە منها خەلەقناکم وفیها نوعیدکم ومنها نخرجکم تارة أخرى، لەم زەویە دروست بووی و لێرەش ئەبێ بنێژرێ و لێرە جارێکی تر زیندوو ئەبێەوە، هەر ئەبێ لەسەر ئەم زەویە بمریت، هەموو مرۆڤەک ئاەتەکە گشتیە. خاڵێکی تر عیسا دێتەوە خوار بۆ ئەوەی دەجال بکوژێت، چونکە ئەو ڕۆژەی عیسا دێتە خوار دەجال هاتووە، خەڵکێکی زۆر دوای کەوتووە، فتنەیە، کەمێک لە موسڵمانان مقاومە ئەکەن و لە حاڵەتێکی زۆر خەتەرادان، ئەو کاتە عیسا دێتە خوارێ، پێغەمبەرە فەرمێ كيف أنتم إذا نزل فيكم ابن مريم وإمامكم منكم، ئەو ڕۆژە حاڵتان چۆنە کە عیسا دێتە خوار، ئێوە ئیمامی خۆتان کە مەبەستی محەممەدی مەهدیە، کە لێرە کاتنێ باسی لێوە بکە. کە عیسا دێتە خوار دەجال ئەکوژێت. خاڵێکی تر عیسا دێتە خوار بۆ بەدرۆخستنەوەی یەهودیەکان کە ئەیانوت وەلەد و زینایە، نەعوذ بالله، چۆن ئەیانوت چۆن مناڵ بەبێ باوک دروست ئەبێت. ئەو ڕۆژەی یەهودیەکان شاهدی ئەدەن کە پێغەمبەری خوایە، بە درۆیان ئەخاتەوە ئەوەی لە ڕابردوو وتوتانە. خاڵێکی تر دێتە خوار بۆ ئەوەی مەسیحیەکان بە درۆ بخاتەوە، کە تا ئەوڕۆ ئەڵێن کوڕی خوایە و نەعوذ بالله خوایە و یان ڕوح القدس و ئەمانە. ما المسيح إلا رسول قد خلت، وەکو پێغەمبەرێک تر پێغەمبەر بووە، خۆی ئەڵێ إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا، بەندەی خودامە، نەک کوڕی خوا و پێغەمبەری خوا خۆم ئیلا نەعوذ بالله. خوای گەورە فەرمێ وإن من أهل الكتاب إلا ليؤمنن به قبل موته ويوم القيامة يكون عليهم شهيدا. ئەو ڕۆژەی دێتە خوارێ هەرچی ئەهلی کتابە، جوولەکە و مەسیحیەکان، جوولەکان کەیان وەلەد و زینا باوەڕ پێکەن کە پێغەمبەری خوایە، مەسیحەکان کەیان گۆ کوڕی خوایە نەعوذ بالله یان خۆی خودایە، باوەڕ ئەکەن ئەو ڕۆژە ئیمانی پێدین کە عیسا بەندە و پێغەمبەری خوایە. هەرچی جوولەکە و ئەهلی کتاب هەیە لەو ڕۆژەی هەر هەموو ئیمانی پێدین.
پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله علیه وسلم سوێن بەو خودای حیاتم بەدەستیتی نێزیکە ڕۆژێ دێ عیسا دێتەوە سەر ئەرز فەیەکسیر الصەلیب هەرچی سەلیب هەیە ئەیشچێنی خاچەکانیان ئەشچێنی کە ئەوان تا ئەو ڕۆژ بە پیرۆزی دائەنێن و بەرزی ئەکەنەوە و بەخۆی هەڵەواسن و نازام لە دێڕ و کەنیسەکان عیسا بە درویان ئەخاتەوە کە ئەمە پیرۆزنی ئێوە بە پیرۆستاندانەوە کە ئەڵێن لە ڕێی ئەوە عیسا خۆی کردە قوربانی مرۆڤەکان و گەیشت بەخوا ئەمە درۆیەکە و بوختانێکە بە عیسا هەڵی ئەبەستن وما قتلوه وما صلبوه صلیبەکان ئەشچێنیت ويقتل الخنزير هەرچی بەراز هەیە کە ئەوان بە حەلالی دائەنێن ئەیان کوژیت یعنی نانێت ئەوانەی کە بۆ کوشتنەوە دانرانی بۆ ئەوەی نەیخۆن یعنی نەهیان لێ ئەکات و لە خواردنی بەراز ويضع الجزية جزيەش هەڵەگرێت یعنی ڕازی نابی یەهودی مەسیحی تۆ لەسەر دینی خۆت بەو جزیە بدەیت هەر هەمویان ئەبێ ئیمان بە پێغەمبەری خوا و بە عیسا بێنن ويفيض المال مال تەوزیعەکات مال و سامان بەڵام لەبەرەوەی خوای گەورە لە ئاەترا فەرمووە ئینەه لەعیلم للساعە خۆی نیشانەیە کە چونکە لە قیرایەتەکە هاتووە وئینەه لعەلەم للساعە نیشانەی قیامەتە ئەوە ئەو کاتە هەموو خەڵک ئیمانی پێین دەزانن قیامەت نێزیک بووە بۆیە هەرچەند ماڵ ئەبەخشیت پێغەمبەر ئەفەرمی صلی الله علیه وسلم فلا يقبله منه أحد کەس لی وەرناگرێت پێیان ناوێت ماڵیان ناوێت وتكون سجدة واحدة خير من الدنيا وما فيها أو روجي يكسوس دبو خوال لحمو مالو سامان الدنيا لا أو خلقا خوشويته چونکە ئەزانن زۆریان نەماوە بگەن بەخوای پەروەردگار بۆیە خەریکی عیبادەتە و شتانە ئەبن مال لەلایەن بێقیمەت ئەبیت و کەس وەری ناگری زۆر ئەبێ مال و سامان جا بە پێی حەدیث پێغەمبەر عیسا 40 ساڵی تر لەسەر زەویە ئەمینێتەوە و پاشان ئەمرێ پێغەمبەر فەرمووی مسلمانان نوێژی لەسەرەکە بە هیچ دینێک قایل نابی یعنی عیسا نایە دینی مەسیحیەت نوێ بکاتەوە تەکمیلەی دینی ئیسلامە حتا کە ئیمامی مەهدی خۆی ئیمامە لەو کاتی کە عیسا دێتە خوارە ئیمام مەهدی قامەتشی بۆ کرا شوێن بەجێ دێریت بۆ ئەوەی عیسا پێشکەوی ئەڵێ نەخێر ئێوە خۆتان هەندێکتان ئیمام بۆ ئەوەی کەس وا گومان نەبا من دینێکی نوێ من لە دوو ئێوە نوێژەکە پێغەمبەر فەرمووی پیاوی واتان هەیە عیسا نوێژی لە دوا ئەکات حتا لە ڕیوایەت لە دوشمان باس کرد لە ڕیوایەتی عەبدوڵای کوڕی سەلام هاتووە ئەفەرمێ لە تەوڕاتی هاتووە و لە ئینجیلی هاتووە عیسا لەسەر زەویە ئەمرێت لە تەنشت پێغەمبەری خوا ئەشاردێتەوە ئێستا شوێنی ئیسا لە ڕەوضەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوە کە عاقبەتەکەی لەوێ بە خاک ئەسپێردرێت ئەمە پوختەیەک و ڕوونکردنەوەیەک بوو لەسەر ئەو گومانانەی لەسەر ئەو سوئالانی کە درست ئەبن بەو هیوایە کە خوای پەروەردگار هەموو لایەکمان موفق بکات و خوای گەورە لە گوناحی هەموو لایەکمان خۆش بیت و هیدایەتی هەموو لایەکمان بە ئیسلاحی حالمان بکەی یا ربی خودای لە ڕابردوومان خۆش بی یا ربی خودای موفقی دنیا و قیامەتمان بکەین یا ربی خودای ئەوەی مردووە ڕەحمی پێ بکەی یا ربی خودای ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێری بەتایبەتی ئەوانەی کە داوایان کرد یا ربی خودای لەبەر دەپاڕێنەوە بەو ڕۆژە مبارەکە بە دوعای ئێوەی بەڕێز و خۆشەویست بە ئامینی ئێوە خوای گەورە دوعامان قبول بکات و شیفای ئەو نەخۆشانە بدات یا ربی خودای ئەوەی چێ شەو گیر و گرفتێکی هەیە لەسەری لابەری یا ربی خودای ئەوەی غەم و پەژارێکی هەیە لەسەری لابەری یا ربی خودای ئەوەی زەواجی نەکردو بۆی سەهل و سانا بکەی یا ربی خودای ئەوەی میراثێکی شەرعی هەیە بۆی حاصل بکەی یا ربی خودای لەبەر دەپاڕێنەوە خاک وڵات و نیشتمانان بپارێزی لە دەستی دوژمنان و داگیرکەران یا ربی خودایە خۆشەویستی و برایەتیمان لەناو بڕوێنیت تفرقة وجودائي ما لنا وحلقري يا ربي خدايا إصلاح حال ما بكي هم لكن فقد الدنيا وقيامة آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا